ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدان و هەڵوێ زاتمەتە خزمەت ئێوەی خۆشەویست. لەم بەرنامەیەشدا چەند بابەتێکمان ئامادەی و بۆتان دەخوێنمەوە. بابەتیەکەممان بەناویشانی کارەسەتەکان لە ئایندەی ئێراندا، بەناویشانی و بابەتێکە لەلایەن عوسمانی حاجی معرفەوە ئامادەکراوە. کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ئەوەی بەهۆی هێرشە چڕەکانی ئاسمانی و کوشتنی خامنەی و زیاتر لە 50 فەرماندەی باڵای دیکە ئاستێک لە لاوازی پێوە دیارە. هاوکات سەرکردەکان ئێران دوای ئەو ڕووداوانە بە چواردەوری خۆیاندا مۆشەک داهاوێژن. جگە لەوەش چەند شوێنێکی مەدەنی لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە کراونەتە ئامانج و لە ئەنجامدا سەدان هاوڵاتی مەدەنی گیانیان لەدەستدا کە بەشێکی زۆریشیان منداڵ بوون. لە هەمان کاتدا تاران هێرشی موشکی و سەدان فڕۆکەی بێفڕۆکەوانی بەرەو ئیسرائیل ڕەوانە کرد. هەروەها بەرژەوەندیەکانی ئەمریکای لە چەند وڵاتێکی ناوچەکە کردە ئامانج. ئەوەی دەیبینین هێشتا ئێران بەردەوامە لە شار، تەنانەت ڕەتی کردوێتەوە دانوستان لەسەر ئاگر بەس بکات. ئاشکرایە کە جەنگ جگەل لە کەشوهەوای مەترسیدار دیاردەیەکی زۆر ناجێگیرە، لە هەموو ساتێکدا ڕەنگەکانی دەگۆڕێت. کۆنتڕۆڵکردنی قورسە و هەرگیز لەسەر یەک فۆڕم جێگیر نابێت. هەموو جارێک دەوڵەتەکان بە متمانەیەکی شیکاریەوە دەچنە ناو شەڕەکەوە کە بڕیاردەران دڵنیان لەوەی کاتەکە کورت دەبێت و تێچوونەکەشی بەڕێوە دەچێت و دەرئەنجامەکانیش کۆنتڕۆڵ دەکرێن. ئەوە ڕاستە کە شەڕ درێژکراوەی سیاسەتێکی دیاریکراوە، بەڵام درێژکراوەیەکی میکانیکی سیاست نییە، بەڵکو بوارێکە کە ڕێکەوت لە خۆی دەگرێت. ئیرادەکان بەریەک دەکەون و گریمانە سەرەتاییەکان بە خێرایەکی سەرسوڕهێنەرەوە دەڕوخێن. شەڕ هەموو ساتێک ڕەنگی دەگۆڕێت. کاتێک شەڕەکەت دەست پێ دەکات هەرگیز لە دەرکەوتنی سەرەتایی خۆی ناچێت و کێشەکانی بە هەر حساباتێکی پێشترەوە لە ڕێڕەوی شەڕەکەدا دەردەکەون. کوشتنی عەلی خامنەیی وەک ئەوەی ئیسرائیل و واشنتۆن پێشبینیان کردهبوو کە پێیان وابوو دوای لەناوبردنی خامنەی ئێران هەرەس دێنێت، بەڵام نەک ئەم کوشتنە نەبووتە هۆی ڕووخانی ڕژێمی ئێران، بەڵکو ئێران بەردەوام بوو لە خۆڕاگری خۆی. ئەم دەرئەنجامە بووە هۆی ئەوەی زلهێزەکانی ڕۆژاوە و ئیسرائیل سیاسەتێکی زۆرترین فشار پەیڕەو بکەن کە لە هەمان کاتدا بکەونە گیانی خەڵکی مەدەنی و ژێرخانی کۆمەڵگا بکەنە ئامانج. بۆ بڕوا و مەبەستەی کە ترس و دڵە ڕاوکێ بەڵکو ڕاپەڕینێکی ناوخۆی دەست پێ دەکات. مەودای هێرش ئاسمانیەکان بە شێوەیەکی بەرچاو فراوانتر بوو. دایان شار و شارچکەی ئێرانی گرتەوە. زیاتر لە 130 شار و گون لە ڕۆژانی یەکەمی شەڕدا بردمان کراون و لە ئەنجامدا سەدان کەسی مەدەنی کوژاون و برینداریش بوون. ئەمە جگە لە زیانی بەرفراوان بە ناوچەی نیشتەجێبوون و وێرانبوونی دامەزراوە خزمەتگوزاریەکان. کارەساتترین ئاماری ئەو هێرشانە لە کەرتی پەروەردە بووە. وەزارەتی پەروەردەی ئێران کوژرانی 170 خوێندکار و مامۆستای لە ئەنجامی هێرش ئاسمانیا بەردەوامەکانی ڕاگەیاند. کوشندەترین هێرش قوتابخانەیەکی سەرەتایی کچانی شاری مینابی سەر بە پارێزگای هۆرمزگانیان کردە ئامانج و بە هۆیەوە 165 کەس کوژاون و 96 کەسی دیکەش بریندار بوون کە زۆربەیان منداڵ و خوێندکار بوون. وێنە و گرتە ڤیدیۆیەکان کە لە میدیاکانی ئێراندا بڵاو بوونەتەوە دەری دەخەن دایان کەس لە دەوری بەشێکی داڕەماوی بیناکان کۆبوونەتەوە و لە ناودار و پەردوودا بە دوای قوربانیەکاندا دەگەڕێن. لە کاتێکدا دوو کەڵ لە ناو وێرانەی ساختمانەکانەوە دەهاتە دەرەوە. بە دوای ئەم هێرشانە وەزارەتی پەروەردەی ئێران ڕاگررتنی دەوامی تا کۆتایی ساڵی خوێندن ڕاگەیاند. واشنتۆن و ئیسرائیل هەوڵیان داوە سەرکردایەتی باڵای ئێران هەڵبوەشێنێتەوە و دامەزراوەکانی کۆنتڕۆڵکردنی ناوخۆی ئێران لاواز بکەن. دوای تیرۆرکردنی خامنەیی تەرکیزەکان کۆردرا و بۆ ئامێری ئاسایشی ناوخۆ و کە لە بنەڕەتدا ئامانجی هێرشەکان بۆ ملکەچکردنی کۆماری ئیسلامییان گۆڕینی ڕژێمی ئێران بووە. گومانی تێدا نییە ئەمە شەڕێکە بۆ گۆڕینی ڕژێم بە دوای هیچ کۆمەڵە ئامانجێکی تەسک و ئاسانەوە نین. پێدەچێت ئەمریکا و ئیسرائیل پلانێکی کردەی دوای ململانیەکانیان دوای شەڕەکەیان نییە و لە کاتێکدا یان لە کۆتاییدا ڕژێم و وڵاتی ئێران وێران دەکەن و بەجێی دەهێڵن. هەندێک پلانی دوای ڕووداوەکانمان دیوە، وەک لە عێراق و ئەفغانستان بە کارەسات کۆتاییان هات. پێشبینی دەکرێت کە ئێرانیش بێ کارەسات تێنەدەپەڕێت یان بەسەریا تێناپەڕێت. کارەساتێک تەواو جیاواز و زیاتر لە کارستەکانی ئەفغانستان و عێراق و سووریا و فەڵەستین دەبێت.
هەموو ئەو لایەنانەی دەیانوێت بەشداری لەم شەڕ بکەن و لایەنگری لە هەر لایەنێکی شەڕەکە بکەن بە هەر نیاز و مەبەستێکەوە ئەم کارە ئەنجام بدەن دەبنە بەشێکی هاوبەشی تاوانباری ئەم کارە ساتانەی کە ئاکامی ئەم شەڕە ژیانی خەڵکی ئێران و ناوچەکە دەکاتە قوربانی و سوتەمەنی. ئەو لایەن و هێزانەی لە کوردستانی ئێران لە هەلومەرجا بۆ خزمەت بە سیاسەتەکانی ئەمریکا و ئیسرائیل دەبنە بەشێک لە بەرەی هێرشی بەشی پێشەوەی هێزەکانی ئەمریکا بۆ ناو ئێران تێوەکلانی خەڵکی کوردستان لە شەڕێکەوە کە ئاکامەکەی دەیان کاتە هاوبەشی وێرانکاریەکان و کوشتنی بە کۆمەڵ بەشداریانە لە بەرامبەر ئایندەیەکی نادیار بۆ ئێران. ئەو شەڕە یەکێکە لە بەڵا هەرە گەورەکانی سەدەی 21 و کاریگەریەکانی لەسەر تەواوی ناوچەکە دەبێت. کەشوو هەوای پانتایی ئاگرێکی گەورەیان هەڵگیرساندووە کە کوژانەوەی ئاسان نابێت و درێژخایەنیش دەبێت. بۆیە دەبێت ئەم شەڕە دەست بەجێ و بەبێ هیچ مەرجێک بوەستێنرێت. پەرسی کورد لە استراتیژی ئەمریکا دژ بە ئێران ئەم بابەتە توێژینە و شیکاریەکە لەلایەن شارپرێسەوە ئامادەکراوە. لە چەند ساڵی ڕابردوودا پەیوەندیەکانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران گەیشتونەتە ئاستێکی بەرز لە ئاڵۆزی و تەنگەژە بە تایبەتی لە بابەتەکانی پەیوەست بە پرۆگرامی ناوکی ئێران و هەشمونی ناوچەی تاران. بە هاتنەوەی سەرکاری دۆناڵد ترامپ وەک سەرۆکی ئەمریکا گومانەکان زیاتر بوون سەبارەت بەوەی کە واشنگتن لەوانەیە استراتیژیەکی تونتر بەرامبەر بە ئێران بگرێتە بەر. لەوانەش بەکاربردننی ئامڕازە نایاساییەکان یان نائاساییەکانی فشار. لەم چوارچێوەیەدا بەکار هێنانی کارتی پرسی کورد وەک یەکێک لەم ئامڕازانەی فشار هاتوونەتە ناو گفتوگۆی سیاسی بە تایبەتی بەهۆی ئەوەی کە کورد لە چەند وڵاتێکی ناوچەکەدا وەکو ئێران، تورکیا، عێراق و سووریا پەیوەندی نەتەوەی پێکهێناوە و دەیبەستێتەوە. چوارچێوەی تیۆری کەمینەکان وەک ئامڕازی فشار لە پەیوەندیە نێودەوڵەتیەکاندا. لە دەبیاتی پەیوەندیە نێودەوڵەتیەکاندا هێزە گەورەکان هەندێک جار کەمینە نەتەوەیەکان یان ئیتنیکیکیەکان بەکاردەهێنن وەک ئامڕازی فشارێکی ناڕاستەوخۆ بەرامبەر بە حکوومەتە ناوەندیەکان. ئەم جۆرە استراتیژیە لە زانستی سیاسیدا وەک استراتیژی فشاری لاوەکی ناوی لێدەنرێت. لە دیدگای ریالیزمی سیاسیدا پشتگیری لە کەمینەکان بە زۆری وەک پشتگیری لە مافی چارەنووس ناناسێنرێت، بەڵکو وەکو ئامڕازێک بۆ دروستکردنی هاوسەنگی هێز یان لاوەسکردنی ڕکابەر دەناسێنرێت. کورد لە ئێران ڕاستی دیموگرافی و سیاسی ژمارەی کورد لە ئێران بە نزیکەی لە نێوان 8 بۆ 10 ملیۆن کەس پێشبینی دەکرێت یان بەسەرەکی لەم پارێزگایانەشدا دەژین. کوردستان، کرماشان بەشێک لە ئازەربایجانی ڕۆژئاوا و ئێلام. مێژووی پەیوەندی نێوان ناوەندە دەوڵەتی وەکو دەوڵەتی ئێران و ناوچە کوردنشینەکان پڕبووە لە تەنگەژە و بە چەندین وێزگەدا تێپەڕبووە و گرنگترین وێزگە کۆماری مەهاباد لە ساڵی 1946 و ئازادکردنی کاتی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بوو دوای ڕووخانی دەسەڵاتی محەممەد ڕەزا شا لە ساڵی 1970. هەرێمی کوردستانی عێراق وەک سەکۆیکی هاوبەش. هەرێمی کوردستانی عێراق دەتوانێت بێتە سەکۆیەکی گرنگ بۆ پەیوەندی نێوان واشنگتۆن و پارتە بەرهەڵستکارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی مێژووی هاوبەشی لەگەڵ ئەمریکا و هەبوونی فاکتەری جیۆسیاسی لە سنوورەکان. بڕیارە سیاسیەکانیان بە زۆری دەکەونە ژێر کاریگەری هەندێک هۆکاری ئاڵۆز لەوانە پەیوەندیە سیاسی و ئابوووریەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئێران. ڕێکەوتنەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی تایبەت بە ڕێگریکردن لە بەکارهێنانی خاکی عێراق لەلایەن پارتە بەرهەڵستکارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دژ بە ئێران، ڕەهەندی تورکی و ناوچەی تورکیا یەکێکە لە گرنگترین فاکتەرەکان لە هەر هەوڵێکی ئەمریکایی بۆ چالاکردنی فاکتەری کوردی. ئەنقەرە هەر هەوڵێک بۆ بەهێزکردنی هێزە پەیوەندیدارەکان بە پارتی کرێکارانی کوردستان وەکو پەکەکە وەک هەڕەشەیەکی ڕاستەوخۆ بۆ ئاسایشی نەتەوەی خۆی دەبینێت. لەگەڵەوەشدا ئەندامەتی تورکیا لە هاوپەیمانی ناتۆ ئاڵۆزەیەکی زیاتر دروست دەکات بۆ پێی پشتگیریەکی فراوانی ئەمریکا بۆ هێزە کوردیەکان دەتوانێت ببێتە هۆی تەنگەژەی نێوان ئەندامانی هاوپەیمانان. لە هەمان کادا فاکتەرە ئیتنیکیەکانی تر لە ئێران هەنکە وەک عەرەبی ئەهواز و بەلوچ و ئازەریەکان کە دەتوانن سیناریۆ و فشاری چەند بەرەی دروست بکەن، بەڵام لە ئێستادا باسییان لێوە ناکرێت. ئایا
ئامانج دابەشکردنی ئێرانە یان دووبارە ڕێکخستنەوەی. زۆرێک لە شیکاری استراتیژیەکان ئاماژە بەوە دەکەن کە ئامانجی واشنگتن لەوانەیە دابەشکردنی فەرمی ئێران نەبێت، باڵکو لاوازکردنی ناوەندگەرایی توندی دەسەڵات. ناچارکردنی تاران بە سازشکردن لە بابەتە ناوەکی و ناوچەیەکان و دروستکردنی لەمپەڕێکی ناوخۆیی لە بەردەم سیاسەتی فراوانخوازانەی ئێران. هەڵسەنگاندن هەرچەندە بەکارهێنانی کارتی پەرسی کورد وەک ئامڕازێکی فشار هەندێک سەرنجڕاکێشی استراتیژی هەیە بۆ ئەمریکا و ئیسرائیل، بەڵام بەکاربردننی هەندێک مەترسی لە خۆ دەگرێت بۆ کورد، لەوانە ژمارەی کەمی هێز، نەبوونی چەکی پێشکەوتوو، جیاوازی دید و بۆچوونی پارتە سەرەکیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر پرسەکە و دروستکردنی گرفت بۆ هەرێمی کوردستان بۆ پێی کە ڕێکەوتنی هەیە لەگەڵ حکوومەتی ناوەندی و ئێران لەو بارەیەوە. سەرباری ئەوەی کە پەناهێنان بۆ کورد بۆ یەکلایکردنەوەی خستی یان خستنی دەسەڵاتی سیاسی لە ئێران دەرخەری شکستی استراتیژی ئەمریکا و ئیسرائیلە لە جەنگەکەدا کە پێیان وابوو بە نەهێشتنی لووتکەی هەڕەمی دەسەڵات دەتوانرێت دەسەڵاتی سیاسی لە ئێران بڕوخێنرێت. کۆتایی بەکارهێنانی کارتی پرسی کورد ئامڕازێکی جیۆسیاسی شاراوەیە لە ناو کێشەی ئەمریکا و ئێران، بەڵام هەڵبژاردەیەکی سادەیان کەم تێچوون نییە. چالاکردنی ئەم کارتە پێویستی بە هاوسەنگی ورد هەیە، بەو پێی ئەگەر وەک پێویست پشتگیری لە هێزە بەرهەڵستکارەکانی کورد نەکرێت لە ڕۆژهەڵات، ئەگەر هەیە دووچار بە شکست بن، بەو پێی کە هێزی پیادەی ئێران لە هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران زیانێکی ئەوتۆی بەر نەکەوتووە و ئامادەترە بە بەراورد بە هێزی پارتەکانی ڕۆژهەڵات و لەلایەکی دیکەشەوە هەموو ئاماژەکان ئەوە نیشان دەدەن کە واشنگتن هەوڵ دەدات ئەم کارتە لە چوارچێوەی فشاری سیاسی بەکاربهێنێت بۆ وتوێژ نەک وەک پلانی ڕاستەوخۆ بۆ پشتگیری لە کورد بۆ بەدەستهێنانی مافەکانی. کوشتنی ژنێک بەر لە 8 مارس. شاری بەغدا هێشتا تاریک بوو. هەواڵی کوشتنی ژنێک بوو، تەنها ژنێک، ئەو نە ژەنەڕاڵ، نە سوپاسالار، نە وەزیر، نە پەرلەمانتار، نە کەسایەتێکی ناو دەسەڵات بوو. ئەو تەنها ژنێک بوو لە ناو جەرگەی کۆنەپەرستیدا قسەی کردبوو. ژنێک کە ڕەتی کرد بۆ بێدەنگ بێت، ژنێک کە باوەڕی وابوو ئازادی نابێت ئیمتیازێک بێت، بەڵکو دەبێت بنەما بێت بۆ ژیانی مرۆڤەکان بە یەکسانی. ڕەنگە بەو زوانە ژیان چەند ڕۆژی تر ناوی ئەو لە ناو میدیا و هەواڵەکاندا نەمێنێت، چونکە لە وڵاتێکدا کە بەهۆی جەهل و شەڕ و تەقینەوەی ڕۆکێت و قەیرانە سیاسی و کۆمەڵایەتیەکانەوە هەژاوە، کوشتنی ژنان بە خێرایی دەبێتە تەنها ئامارێکی دیکە لە ئاماری تند و تیژی. چەندە بە ئازارە کە کەمێک بەر لە 8 مارس لە کاتێکدا ڕێکخرا و حیزب و دام و دەستگا و میدیاکان ئامادەکاری دەکەن وتار لەسەر مافەکانی ژنان ئامادە دەکەن و سیاسەتمەداران و پیاوانی دەسەڵات و پەرلەمانتار پەیامی ساڵانەی خۆیان لە ڕووی زمانەوانی و ئەدەبیەوە بەبێ هیچ گۆڕانکاریەکدا دەڕێژنەوە لە شوێنێک لە گۆشەیەکی تاریکی شاری بەغدا ژنێک دەنێژرێت کە تاکە تاوانەکەی تەحەدای جەهل و کۆنەپەرستی و نەزمی پیاوسالاری و دەسەڵاتی مەزهەبگەرا بووە. چەندە خەمێکی قۆڵە بۆ ئەو مرۆڤانەی کە لە خەمی کەرامەتی ئینسانی و هاوتاییدان کە تا دێت لە ناو کۆمەڵگای عێراقیدا نەریتە پیاوسالاری و مەزهەبگەرایەکان بەهێز دەکرێن و وەکو یاسادا دەڕێژرێن و بەردەوامیان پێدەدرێت. لەلایەن دەسەڵات و مەرجع ئاینیەکانەوە شەرعیەت وەردەگرن و لەلایەن گروپە سیاسیەکانی ناو دەسەڵاتەوە دەپارێزرێن. لە ناو ئەو پێکهاتەیەدا جەستەیمەینە وەکو خاکێک دەبینرێت کە دەبێت چاودێری و کۆنتڕۆڵ بکرێت لە ڕێگەی ئەخلاقەوە، لە ڕێگەی خێزانەوە، لە ڕێگەی ئاین و هەندێک جاریش لە ڕێگەی تند و تیژی ئاشکرا. لە ناو ڕایەڵە جیاوازەکانی کۆمەڵگای عێراقدا ئەو جۆری کۆنتڕۆڵە بە تایبەتی بووەتە دیاردێکی زۆر درڕندانە و نائینسانی. دوای دەیان ساڵ لە شەڕ و ماڵوێرانی و هەڵوەشانەوەی استراتیژی کەری سیاسی، سیستەمێکی سیاسی دەستی بەسەرداگرتووە کە حەز بە ئاینیەکان و پێکهاتەکانی دەسەڵاتێکی کۆنەپەرست کاریگەریەکی بەرچاویان لە ناویدا هەیە. زۆرێک لەو هێزانە بەناوی جیاجیای ئاین، ئەخلاق یان ناسنامەی نەتەوەیەوە قسە دەکەن و بەردەوام سیاسەتەکانیان نوێنەرایەتی گەڕانەوە بۆ نۆرمەکانی پیاوسالاری و کۆنەپەرستێکی پێناسە نەکراو دەکەن.
ئەوەی کە ئەوان چاوەڕێی دەکەن تەنها ئەوەیە کە ژنان هەڵگری شەرەفی کۆمەلگا بن، چاوەڕوان دەکەن کە ژنان ئەخلاقی میلەت و نەتەوە بەرجەستە بکەن، چاوەڕوان دەکەن کاتێک پیاوان باسی سیاسەت دەکەن ژنان بێدەنگ و دەمبەستراو بن، و ئەگەر بێدەنگیش نەبن نرخەکەی دەتوانێت ئەوە بێت کە دەیبینین. کوشتنی چالاکوانانی ژن هەرگیز تەنیا تاوانێکی تاکەکەسی نییە، پەیامێکی ڕوونە، پەیامێک بۆ هەموو ئەو ژنانەی کە بوێرن و دەنگیان لە بەرامبەر ئەو جەهل و نەزمە پیاوسالیاریەت دینیەدا بەرز دەکەنەوە. یەکێک لەو دەنگە هەرە بەرز و گرنگانە لە ناو ئەو تێکۆشانەدا چالاکوانی داکۆکیکاری مافی ژنان یەنار محەممەد بوو. ئەو ساڵانێکی زۆر دژی کوشتنی شەرەف و تونند و تیژی پیاوسالاری و دەسەڵاتی سیاسی حیزب ئاینیە کۆنەپەرستەکان لە عێراقدا خەباتی کرد و تێکۆشا. یەنار محەممەد چەندین ڕێکخراوی بۆ پاراستنی ژنان دامەزران، پەناگەی نەهێنی بۆ ئەو ژنانە دروست کرد کە لە کوشتنی شەرف هەڵدێن و دەنگی بەرزی بەو کەسانە بەخشی کە ساڵانێک بوو بە بێدەنگی لە سێبەردا دەمانەوە. بۆ زۆرێک لەو ژنانەی کە ژیانیان لە ژێر هەڕەشەدا بوو، ئەو پەناگانە وەکو تاکە شوێنی سەلامەت بۆیان چانسی مانەوەیان بوو. یەنار محەممەد چەندین جار هەڕەشەی کوشتن و ناوڕزڕاندنی لێکرا بوو، بە دوژمنی ئاین و نەریت و کۆمەڵگا ناوزەند کرابوو. هێزە سیاسیە کۆنەپەرستەکان هەوڵی بێبەهاکردنیان بە تێکۆشان و کارەکانی دەدا، چونکە ئەو حەقیقەتێکی سادەی بەیان دەکرد و قسەی لەبارەوە دەکرد. ئەویش ئەوە بوو کە چەوسانەوەی ژنان ڕێکەوت و چارەنووسێکی فەرهەنگی نییە، بەڵکو سیستەمێکی سیاسی و کۆمەڵایەتی و مەزهەبیە، سیستەمێک کە لەلایەن سیاسیەکان بە بەهێزی بەرگری لێ دەکەن و بەکاریشی دەهێنن. سیستەمێک کە لەلایەن پێکهاتە خێزانیە پیاوسالار و مەزهەبیەکانەوە لە ناو کۆمەڵگەی عێراقی بە خراپترین شێوە بەرهەم هێنراوەتەوە. کوشتنی یەنار محەممەد لە بەغدا چەند ڕۆژێک بەر لە 8 مارس. ئەوە نیشان دەدات کە قسەکردن لەسەر مافیشن لە ناو ئەو کۆمەڵگایە و لە بەرامبەر ئەو دەسەڵاتە پیاوسالار و مەزهەبیەدا چەندە بەسەر پێ و بەڕاستەقینەی دەبێت بمێنێتەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست، بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی لێکدان و هەڵوێستیشم پێشکەشکردن، کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.